لە نێو دڵی شاخە گەورەکانی ناحی سوورداشی قەزای دوکان لە سلێمانی ئەشکەوتی جاسەنە هەڵکەوتووە. جوانی سروشتەکەی وای کردووە ڕۆژانە دەیان گەشتیان ڕووی تێبکەن. سیروان ڕێبەری گەشتیاری خێزانیە. مانگانە چەندین خێزان دەهێنێتە ئەو ئەشکەوتە و باسی مێژووی ئەشکەوتەکەیان بۆ دەکات. من دەمێکە ئیشی سەفر و سیاحاکەم گروپی عایلەیەنم، یەک عایلە و دوو عایلە، نەک کۆمەڵی خۆ زۆر بە زۆرینەی خەڵقی ناوچەکانی خوار و ناوبەغا و دەوروبەرەتی زۆریان پێخۆشە، لە سەدا 90یان پێیان خۆشە، لە سا ئەو دێش کەڵێم پێیان ناخۆشە یەوەی قادرمەکان یا وەزنیان زۆرە یان تەمەنیان زۆرە ناتوان بۆ قادرما سەرکەون، بەس بە شێوەیەکی عام حەزیان لێتی، چونکۆم شوێنەکە واستەکەم لە کوردستانە شوێنێکی وانییە دڵگیر بێ فێنک بێت بەخصوص لە دوای عەسرەوە بێ خۆشە. سامان لەگەڵ هاوڕێکەیدا دەمە ئێوارەیە و بۆ بینینی جوانی ئەشکەوت و ناوچەکە هاتوون. هەموو جارێکە دین بۆ ئێرە کە سەرەتای داخڵبوونمان لە نێوانی ئەم شاخانەیە ئەتر سروشتێکی زۆر جوانیە، زۆر دڵگیریە بەڕاستی. ئەشکەوتی جاسەنە ئەشکەوتێکی مێژووی کۆنا و ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاری کە خەڵک لە شوێنە جیاجەکانی کوردستانەوە بۆ گەشت سەردانی ئێراکەن. ئەم ئەشکەوتە پاشخانێکی مێژووی گرنگی بۆ گەلی کورد هەیە. شێخ مەحموودی حەفید لە ساڵی 1923 ئەشکەوتەکەی کردۆتە پەناگەیەک و چاپخانەی تێدا دامەزراندووە. یەکەم ڕۆژنامەی بەناوی بانگی حەقی تێدا بڵاو کردوتەوە. نەخەمی تۆ دڵیار و لە شۆڕشی نوێژدا ئارامگە و جێی مانەوەی پێشمەرگە بوو. مامستار یەکێک لەو پێشمەرگانەیە ساڵانێک لەو ئەشکەوتە سوودی وەرگرتووە. ئێمە لە شەتەکانە لە ساڵی 1970 ئێمە ئەمە وەکو پێش ئێمە کە پشت و پەنای هەموو شۆڕشەکان بۆ ئەمەشکەوتە و چەندین ئەشکەوتی کەش ئێمە سوودمان بەو شێوە لێ وەرگرتووە لە هەر شوێنێکە چالاکی یاخۆ هەشتێکمان بکردایە کە ئاهاتینەوە شوێن و حەوانەوەمان و شوێنی پاراستنمان ئاهاتینەوە پەنامان بۆ ئەشکەوتێکی ئەوها ئابرد. چەندین ئەشکەوتی ئەوها هەیە بەڵام ئەمەیان چونکە نزیکە لە دەوەرەکەی ئێمەوە و نزیکە لە جادەکەەوە کە ئەتوانین بە ئاسانی خێرا برێن ئەگەر حکوومەت بێوێ هێزێکی زۆرتر بەکار بێنێ لەو کاتە ئێمە بە زووی ئاهاتینەوە ئەم ئەشکەوتە. ئەشکەوتەکە سەر بە گوندی جاسەنەیە کە دواتر گوندەکە گوازراوەتەوە بۆ خوار خۆی و ئێستا پێ دەگوترێت کانیخان. ئەم دیەیە بۆیە گوازراوەتەوە لە سەر فەرمانی بارزانی گوندێشکەی مۆدێریان بۆ دروستکردین لە گوندی کانیخان بە 63 خان و بە هەموو پێداویستیەکانەوە وەک هێنانی ئاو وەک قوتابخانە بۆ گوندەکە، بەڵام ئەبێ ئەدای سوارە فەتاحی جاسەنە لە بیر نەکرێ بەڕاستی، چونکە ئەو سەرلقی بارەگای هێزی ڕزگاری بووە بەردەوام ڕێگای دوکان سلێمانی لە دوژمنانی کردووە بەڕێی هات و نەهات. ئەوە بۆ شۆڕش کەزانیوێتی خەڵکی ئەم گوندە خەڵکێکی جوانمێرن و بە هەڵوێستن ئەو پاداشتیان بۆ کراوەتەوە لە زمانی شۆڕشی ئەیلول کە وەک نەک هەر شۆڕشی چەکداری بووە شۆڕشی ئاوەدانیش بووە. ئەشکەوتی جاسەنە بە دووری 50 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژئاوای شاری سلێمانی لە ناوچەی سوورداش کە دەکەوێتە سەر ڕێگەی دوکان سلێمانی. نزار جەزا ڕووداو قەزای دوکان.